هاوڕێن و کاتتان باش چۆنن بە هیوام هەموو لایەکتان ڕەوشتان باش بێت. دوێنێ ڤیدیۆیەکی کورتی پاڤل تاڵەبانی بڵاو کراوە کە پڕ بوو لە تەشیر و ئەو دوو گەنج قسەیان لەگەڵ پاڤل تاڵەبانی کردیە. ئەم دەمەوێت لێرە سەرنجی خۆم لەسەوە بدام، لەسەر دیاردەی تەلەفۆن بدام و لەسەر ئەو وەڵامە ئابڕوبەرەی سنتەری میترۆ بدەمەوە و لەسەر هەندێک لەو کۆمنتارانەی لای من نووسرایە کە دیتم. هاوڕێیان خوشکان برایان، ئەزانی یعنی هەندێک شت هەیە من نازانم تایبەتمەندیەکمان ئەمە هەیە لە کوردستان. من لە ڕۆژ یەکەمەوە دەستم پێ کرد کە لە 2019 یەکەم تەلەفۆن لە هەڵە نەبم ئۆکتۆبەری 2019 بوو لەگە ئیسمەت ئەرگوشی لەسەر کەیسی ئیدریس سەلیم مەخموری پێشمەرگەیەکی دێرینی یەکێتی بوو کە گیرا بوو بە هیچ خۆڕای لە بەرەوەی تەفگەری ئازادی بوو لەگە داعشیاندانە. بەرحەڵ هەموو شێوازێکمان کرد ئیستیفادەی نییە. خەبات وایە تۆ خەبات دەکەی شێوازێک دەگۆڕی بە پێی ڕەفتاری بەرپرسەکان، بەڵام ئەوەش لە چوارچەوەی ئەو خەباتەی کە ڕێگا پێدراوە دەبێت داهێنان بکەی. ئەو تەلەفۆنکردنەی من بە شایەدی دەبۆم نییە. هەموو ئەو خەڵکانێک کە ئەوەیە ڕەنگبی ئەمە نەتوانین دڵی سەتاسەتی خەڵکمان ڕازی کردووە، تایبەتی کۆیلەکان. کۆیلەکان هەرچی وەسیلەیە هەرچی حزبە ڕەخنە دەگری، ئەوانە بڕیاریاندایە دیفاع لەو سیستەمە چەتە و دز و مافیایە بکەن و دەستی دووەکانی پارتی وێچێتی شتێنە سەخەت. بە شایەدی هەموو لایەک ئەو 3-4 ساڵەی دەستمان بەو خەباتی تەلەفۆنە کردیە. دیارە بەشی شێر بەبرە من دەکەی، بەڵام خەڵکی تریش کردیتی بەروبوومەکی باشی هەبووە و تەنگ پێهەڵچنی نشکە بۆ شێوازەکە لە خەباتی مەدەنی. بەڵام وەکو خەتی گشتی و گوتم هەموو پێیان باشە، بەڵام سەرنجە بووە، جێگای ڕەخنە بووە، کەم و کورتی هەبووە، باشترکردنیە. من بۆ خۆم یعنی ڤیدیۆی کۆن هەیە ئەگەر ئێستا دووبارە بتەوە ناکەم، بەڵام لە پرەنسیبەکانی ڕۆژنامەگەری و خەباتی مەدەنی و ئازادیمان لا نەدایە. هەر یەکێک وە دەڵێ ئارەزوی خۆیەتی، بەڵام نەخوێندەواری سیاسی و خەباتی گلۆبالیزمە لە دنیای ئەوڕۆدا. من لەسەر ئەوەی پاڤل تاڵەبانی برم بۆیە ئەوەی دوێنێ کرا و پێشووتریش ئەو دوو چالاکوانە کاک شەڤان و کاک ئیسماعیلسیان کردیان، کەسیان نایانگوتی ئەمە ڕۆژنامە نووسی. یعنی هەندێک شت هەیە زۆر بێ ئەخلاقیە بڵاو دەکرێتەوە و لە بڕی ئەوەی بێن ڕەخنە لە بەرپرسەکان بگرن کە چۆن دەکرێت خاوەنی ئەو زمانە پیسەن هەل لە ئومێد خۆشناو کە داهێنەری ئەو شێوە. من لەگە دەیان بەرپرسم کردیە لە پارتی وێچێتی بەو پەرڕێزەوە گفتوگۆمان کردیە بە هیچ تەشیرەک و پێشم گوتینە لە دەقەی یەکەمەوە دەیان کەس بە من دەڵێ مەڵێ ناوی خۆت مەدا مەڵێ تەزیل دەکەم، بەس قەت لەو دوو پرەنسیبە بلانەدایە. پێی ئەڵم ناو قادر نادرا ڕۆژنامە نووس یان دەڵێم چالاکوانم و دەنگت ڕیکۆرد دەکەم، یعنی لە کاتێکدا دەکرێت بڵێم بەس ڕۆژنامە بەس چالاکوانم و تەواو پرسیارمان هەیە لێت لە بۆ ئەوە لە هەر هەمووی باسمان کردی و بە ڕێزەوە 6-7 جوابیاندا چوان لە چیان تەلەفۆنیان لەسەر قەپات کردینە. من نازانم قێزەوەنی ئەو شتە لە چێدایە، بەڵام ئەوەی داهێنەری ئەو دوێندانە بوو وەرن هەم ئەمن بۆ خۆم لەناو ئەو دنیای بوومە. ئومێد خۆشناو سەرچاوەی ئەو زمان پیسیە بوو، بە تایبەتی لە تەلەفۆنی یەکەمی لەگەڵی زۆر گفتوگویە کرا ئەو کەم و کورتی هەبوو، ئەمە کەم و کورتیمان هەبوو، بەڵام لە ئیدیۆم زۆر زمانش ئاستنزمی هەبوو و ئەوە لە زمانی پارێزگار ناوەشێتەوە و پێم وایە ئەمەم زانی عقل دەبی بەڕاستی، یعنی کە دەڵێم عقل بە مەفهومەی کە ئاڵوگۆڕ دەکرێت. بەس دوای ئەو دیتم لەگە کوڕی داواکاری گشتی چاتی کرد جوێنی بەداچیدا بوو. پێشم گوت وتم شەرمە تۆ خەڵک هەرچت پێ بڵێ بە دیارە بەرنامە پێم گوت چکە ئەو برادەرە کوڕی داواکاری گشتی ببوون. هاوڕەن کەمە کۆخەیە ئەگەر شتم لە دەست بی ئەگەر نالۆ ڕکلام ناکەم. ینی بە ئومێدم گۆدەوە چات کاچ من ئەو کوڕە ئەو نامەی نادێ ئەڵێ ئومێد ئەو جوێنەی پێدام ئەویش هەندێشتی نرد زۆر بێتان بوو بەڕاستی وا بوو، بەڵام لەگەڵ هەموو ئەوەش من نەدەبی ئەتو بێ ئەو ئاستەی جوێن بەداچی بدەی ئەو جوێنێکی ئاسنزم لە بۆ محافزێک. ئێستاش ئەوەی دوێنێ ئەو گەنجانە
ئەگە سەیر بکەی پاڤێل مبادرە لە جوێندان پاڤێل و ئەگەر ئەو گەنجانەش جوێن بدەن ئەو گەنجانەش جوێنیان دابی و مبادر بن کە نایانگوتی نە ڕۆژنامە نووسین نە چالاکوانی تەلەفۆنیان کردیە تەزیریان کردیەوە ئێمە بڵاومان کردەوە ئەوە ئابڕوو چوونە لە بۆ سەرۆکی حیزبەکی ڕقم دووی ئەو هەرێمە بگاتە ئەو ئاستەی و خەڵکانێکی زۆر بێن لە بڕی ئەوەی ڕەخنە لەو عەقڵە کەسێکی ڕقم باسان هێزی دووەم کە دەڤەری سەوزی لەدەستە بێن قسە لەسەر ئەو بێڕەوشتەی دەنجی پاڤێل بکەن دێن قسە لەسەر ئەو گەنجانە دەکەن کە گوایە ئەوانە تەحریزیان کاچی من هەر یەکێک لە ئێمە هەمووتان کۆمنتەکان دەبینین بە تایبەتی پارتیەکان چنەوەیەکی ساقیتی سیاسی فرێدەدەن شەڕمان پێ دەکەن چێ لە ئێمە هەیە بە هەزاران جار جوێن بە دایک و خوشکمان نەدرابی چێ لە ئێمە نەیدیتبی دەیان هەڕەشە لە میدیا سێبەرەکانیان هەرچی دیاردەی قێزەوەنا فرێنە دەنە ناو سۆسیال میدیا دێم دەگەی کەی ئێمە ڕۆژێک لە ڕۆژان هاتینە ئەو ئاستە لە کاتێکدا بەڵگەی دەنجی بێڕەوشتی ئەو مەسئولانەمان لەدەستە ئیژنەکانیان ئی پیاوەکانیانمان لەدەستە ئەوە لە گۆڤارە سکسیەکانی ئەوروپا فەزاعەتی مەسعود و مەسرورمان لەدەستە کە لە گۆڤارەکان بڵاو کرایتەوە کەی ئێمە هاتینە ئەو ئاستەی ئەوانن لە میدیا سێبەرەکانیان لە پەیجە قێزەوەنەکانیان لەو سەدان کادیرەی کە ڕۆژانە جوێن بە دایک خوشک ژن حتا من ئاوتیزمەشم بێبەش نەبووە لە سەدان جوێنی ئاسنزم ئێمە جوابمە نەکرد ئەمن هەموو ئەو چالاکوانە کەچ کەی کاردانەوەی ئێمە کاردانەوەیکی پاڤێل ئاسا ئومێد خۆشناو ئاسا بووە ئەوە ئێمە ڕێز دەگرین ئەوە حزبانەیە بۆیە هەر یەکێک کە دەیوێت ڕەخنە بگریت یەکەم جار لە مەسئول بگرێت لەبەرئەوەی مەسئول دەبێت نموزەجی جیابێ لە چاو هاوڵاتیەک غەڵەت دەکە ئەو گەنجانە کە مکورتیان هەیە دەبی پێیان بگۆترێ وەم بخۆم لای خۆم ئەو هاوڕێیانە دەزان بە تایبەتی کاک ئیسماعیل شێت بەردەوام سەرنج دەدەم هەوڵ دەدەن خۆتان لە تووڕەیی لە هەندێک وشا دوورە پەرێز بگرن و تا حەدێک سەرکەوتوو نەفە بەڵام گەنجن هەر یەکە بە شێوەیەک ناڕزایەتی خۆی دەردەبڕێ دەبینن لە تێڤەکانیش مانفەرخە چ جون دەدا ژنێک چۆن دەڵێ گەنجێک چۆن قسە دەکا کەسێک سیاسیش چۆن قسە دەکە کاکە خۆمووی هەر یەکە ڕیتمی خۆی هەیە هەر یەکە شێوەی خۆی هەیە ڕاستە ئیشی ئێمە ئەوەیە هەمومان هەوڵ بدەن وێنێژی جوانی مەدەنی زمانی گفتوگۆمان زمانشی ئەوبی بەڵام ناکرێ هەموو ڕیتمەکان وەکو یەک بی بڵێ ئەوە نابی قسە بکە گەنجە هەر ئەوەندەی تێدەزانی ئیشی ئێمەیە سەرنج بدەین دەستی بگرین بینە ڕێزە من بۆ خۆم ئەو دەنگانەی کە بڵاوبووی تۆ سەرنجم دایەوە ئەوەی ئاخیری پاڤێلیش پێم باش نەبوو من ئەلێرە دەستخۆشیم لە ئیسماعیلسیان کرد گوتم دەستخۆش بی پاڤێل جوێنی پێدا پێ دەڵێ فاکیو ئەتوو پێی دەرێ مستەر پاڤێل ئەتوو ئۆکەی یعنی شتێکی جوانە گەنجەک ئەو هەمامەڵە بکە بەڵام پاڤێل سەرۆک حیزبێک بڵێ فاکیو کەسێک کە خۆی پێ نەک ڕۆژنامە نووسە تۆزێک ئەخلاقی هەبی دەبێت ڕەخنە لە پاڤێل بگری ئەگەر هەر چالاک گەنجێک هەر جوێنێکیش بدە بەقەت غەڵەت یەک لە سەتی پاڤێل نییە ئومێد خۆشناویان بەرپرسەشکە نییە ئەوانە گەنجن غەڵەت دەکەن فەزاعەتە مەسئولی ڕقەمیەکەکان مەسئولە ئیداریەکان خاوەن ئەو غەرغەرە پیسە بن بە دایک و خوشک و ژن بۆیە بەشی زۆری هاتینە خەت ئەوە وایە ئەوە ناشژنە ئەوە ڕسواکردنی ئەوەیە کە لە کاتێکدا کەسیان نایانگوتێ ڕۆژنامە نووسین جگە لە من زیاتر جگە لە من و ئەگە کاک ڕەنزدەر ئابڕووچوونە ئەوە دێن لە بڕی فەزئی پاڤێل بکەن فەزئی ئومێد خۆشناوەکان بکەن قەزم لەو ئەوانەی وا جوێن دەدەم من ئەو دۆ دێتە پێش چاوم دێن قسە بەو گەنجانە دەڵێن ئەو گەنجانەی وا بە جورئەتەوە دێن ڕسوای ئەو مەسئولانە دەکەن لە بڕی ئەوی دەستیان کە سەتان نەوەت و پێنجتان غیرەتتان نییە بەقەدوان ئەو مەسئولانە ڕسوا بکەن دەکرێ ئەو گەنجانە ڕێیان پێ پیشان بدرێ پێیان بگوترێ ئەو زمانە تەرکەن مرادفی سیاسی لە جیاتی ئەوی پێبرێ خێڕی دەتوانی پێبرێ دەست
ناپاک تاڵانچی بەنمونە یعنی کۆمەڵێک مرادەفی سیاسی ئەوانە ئەو سیفەتانیان هەیە بەڵام تۆ بێی دیفاع لەوە بکە وەڵا ئەو گەنجانە جوێن دەدە نا حتا لە ڤیدیۆی دوێنەش سیرکەن پاڤێل جوێن دەدا ناکرێت کاکە تۆ سەرۆک حیزبێکی ئەو شتەیە لە هیچ وڵاتێک نەبووە ڕەخنا لە مەسئول دەگیرێت لەبەرەوەی مەسئول بڕیات بەدەستە مەسئول باڵا دەستە مەسئول وڵات بەڕێوە دەبە گەنجێک هەڵێ دەکا هەر کەسێک غەڵەت دەکا جودایە غەڵەتی هاوڵاتی زۆر جودایە لەگە غەڵەتی مەسئول بۆیە ئەمن دەزانم پاڤێل و قوبات بە ڕاشکایی بڵێن لە چاو مناڵەکانی بارزانی سادەترن لە چاوان ها جواب دەدەنەوە قسە دەکەن ئەو شتێکی باشە بەڵام ئەو هەڵچوونەی پاڤێل ئابڕوچوونە دەبێ ئیدانە بکرێ زمانی خۆی ئەگای لێبی پاڤێل ئەوە نییە پاڤل ببوورە کاک پاڤل ببوورە ینی هەندێک شت تێمادام ئەو ناوەی لێ و پێی خۆشە وایە ینی دەبێ ڕێز بگرێت کاک باڤل کە دەڵێ کە سەرۆک حیزبی کاچی منە سەر کورسیدا دەنیشی بە هەر ئەوە نییە ئەوامر دەربکەی و بە کەیف خۆت بڕیار دەربکەی چاودێری هەر هەمومانت لەسەرە دەبی ئیشی باش بکرێت لە هەر شوێنێک غەڵەت دەکەی دەبی هەمومان ڕەخنە بگرین تەقدیسکردن نییە هەموو مەسئولێک بچووکترین جوڵە لە پێڵاو لە بەرکردنی خۆی و جل و بەرجی خۆی و خێزانەکەی تا دەگاتە ژیانی ڕۆژانەی هەر هەمووی لەژێر چاودێری کامیرە و ئەوەیە ئەوانەی ئەو شتە نازان ئەلفوبەی سیاست نازان فەرموکاچی منە ئەوما لە ئەوڕۆپایە دەژین ڕۆژانە هەمووتان دەبینن مەسئول ئەوە دوای نمونەکە لە هەموو میدیا بڵاو بۆەوە سەرۆک وەزیرانی فینلەندا بوو دانسی کرد لە خۆی وەکو هەموو ئینسانێک چۆن ئابڕێیان برد دایانە تێست دایانە فەسکردن بزانین ئەلکحۆلیستەیان نا داوای لێبوردنی لە ئەوە کرد کە گریا گوتی ئەمنیش چینگۆ مرۆڤم کەچی چیان لێ کرد میدیا کەچی ئێمە ئەو پەڕی خیانەت ئەو پەڕی تاڵانی ئەو پەڕی تیرۆر هەرچی شتی قێزەوەنا کۆمەلگای کوردیان کردە فاست دوو قسە بکەین هەزار پارێزەریان لێمان پەیدا دەبیت بەدەیان ئۆکو ئەوە سنتەری میترۆ شاتە سەر پاساوکردن و کە مسە دێم کە سنتەری میترۆ کەتە ناو چ زەلکاوەکو چ بەرتی لە چیدا بە پارتی وێچێتی بۆیە ئەوەی پاڤێل کردی دیاردەیەکە دەبی پاڤێل ڕەخنە لە خۆ بگری ئێمە ڕەخنەمان هەیە لەو گەنجانە منیش لەگەڵتاندام و دەبێ هەوڵ بدەین ئەو گەنجە بوێرانە دەستیان بگرین بڵێن ئەو شانەتان بگۆڕن زمانتان چا باشتر بکەن بەردەوامیش بن لە ڕسواکردنیە بەڵام ئابڕوچوونە لە مەسئولی کوردخاوەنی ئەو ئەتەکێتە قسەکردن و زمان پیسیە دوو ئایا هاوڕێیان مانتق ینی ئەوەیە ئۆکەیە ئێمەمانە تەلەفۆن لە بەرپرس بکەین بڵێن ببوورن قسە لەگەڵ دەکەین پەیوەندی لەگەڵ دەکەین دەنگت ڕیکۆرد دەکەن بەڵێ لە ڕووی یاساییەوە فەرمو بڕۆن یاسای ئەوروپا بخوێنەوە قابلە لە یاساکەی مەسرور بارزانی پاڤێل تاڵەبانی باشترە خراپترە بڕۆ هەموو کەسێک لە بۆی هەیە تەلەفۆن لە بۆ یەکێک بکە بە تایبەتی ئەم پێیان دەڵێم پەنگت تەزیل دەکەن ناوم ئەوەیە و زۆربەی کات گوتم ڕۆژنامە زۆر ماوەیەک دەڵێم چالاکوان لەسەر ئەو کەیسا کەیسی نەک کۆمەڵایەتیش کەیسی سیاسی کەیسی معاناتی خەڵک شێوازەکە من 100,000 جار باسیشم کردی ئەوەی ئەمە دەیکەم زدایە لەگەڵ ڕۆژنامە نووسەکانی کوردستان شێوازەکی نوێ لە مۆدرن بوون بەڵام لە چوارچێوەی خەباتی ڕۆژنامەگەریش دەوشێتەوە کە منێسە دێمە سەری هیچ خەلە لە شتێدا نیە هەر ڕۆژنامە نووس ئەوەیەک ڕەخنە دەگرێ با بێت بۆ خۆی چاودێری بەرنامە و کەناڵە ئاسمانی کەناڵەکانی ئەوڕۆپی بکاتن کە منێساکاندا ئەوەی باز دەکەم کاچی من کەنگۆ شتێک نازانن بۆ دەولێ دەدەن بۆ دێن مزایدەش لەسەر ئێمەمانان دەکەن شێوازەکە کاریگەری گەورەی دروست کردیە بەرپرسەکانی تەنگە تاو کردیە و ئێمە یعنی چ دەکەی کاکەم هیچ گوێ لێ سێمان خەڵک دێتە سەزادە خۆپیشاندان دەکا هەرچی شێوەی ناڕەزایەتی دەکردی سوودی نییە بیر لە بەداهێنان لە خەباتی مەدەنی و زەماوەری دەکەینەوە دێن لە ئەوروپا تیرۆرمان دەکەن بێگومان ئەمەش بیر لە ئەلتەرناتیڤ دەکەینەوە پەنا لە بۆ وەسائیلی دیموکراسی مەدەنیتر دەبین
يعني تو ناتواني دقيق نقور رابوستي بريئات ألير حدودا لخباتي جماعوري مدنية بملي أزانن لولات شيء من خدمة جنان خبات يعني ضدي بيا وكان بوي كرت شوان ندسون نجري عند ندنشون بجماعي بالريال عند ده بجماعي بالريال عند ما ويك بايكوتي سجيبك خباتها خلك يخور ردكاتوا خلك يبقى منزلو أو دست سجادة كان منزلو يا ناس عالم كوجير وشدة بلنا أخوان هي سري سفر دكا وقت زارك وزلان سريان بزور من سفر كرت بديان هزار كرت لبا كرت سري خوي سفر كرت خو خبات أونية ليك لبو بيستبيتن لا ألف لو ياي هبي نابرا كم براش سبينيا مليونان هي بوي أو دنجانا لو أنا كخوهم بي بنهاو آزادي خوازو ويرخنا دكري سرنز بدن دكري دولة من دي بكن بس بيانه پیش باو بگرین گورترین خدمت باو ستانه هریم دکن باو ستانه هریم دکن دو بدیل تانسیا سید کدا کن من براستی کاملا خلق دبینم هیلن زم پیده هر چی دزولی و رخنه دگری بلام کاکم دانشتیا هیچ نکن ادي بديل ادي الترناتيف ادي الشيء وازش كان نبخوي خبات دكان ندستخ نأتي بيت ميدانش ساردي دكاتو او دكاتش من اتيشتوني كومنتار بس خلق بدي خلق جبوي هي كومنتار لستوبدا انسانك اجتوزك اخلاقي هبي مورالي هبي الرخنا ناقري او لخوش بداتو بخوش دكا تو دروس نبوي هاد بس رخنا بقري تو فردتشي لكم الجاي وكو همومان توش اركك لسشانا بيزور إنسان هيلن زي بهندي خلق ديتوا ود دلي أتسم استهل فيسبوك عبرو جبم كأنما بدو صد لايكو ببابتش دنياي دي غورك كوكاتشبن فشكر دانش لزي خوت ماك بدو صدي صدان كمبيني مليوني كرا غوران كاري غور زاري وادروس نبوا وزاري وادروس بوا بوی فشمکه هر یک من لمقدارش جاری کراو کاریگری لسوارسیویش زور برتاسک لو برفراوان هیا بوی خوتان غرور نبی زور کس وکو او یک سیری خوی دکو زانی که اشتشی گود دکس لایک کو دست خوشی کرد او من او تزاهن زور دبینم هاوریان سنتری متر اوروش تشي زور عبره براني برت بدو بروني ديارة برتي لو بافل طالباني لو بارتي هر بروني ديارة وعبروتونا لو سنترك بخوي بري ميديا اجاي لجلوباليزم نبيت هاوريان همو برنامج تحقيق يعني لاوروبا دكري للسويد همو اواني دزانن وبدرا جران سكرين كيا لكناليك كالا فاكتا لكنالي تساريا وكو ما دك تلفون دك لابو دائريك كومونا مسؤولك بزنسك حاولاتي شي ديارة زريمة شكردية خوي بيدا ناسيني دلي نالي حتى نالي الريكورديش دكا همو برنامج تحقيقي كان وابوا هلا نبم لبرنامج 60 مينوتري شماشتيا همو برنامج عربي كان برو سير كان برنامج تحقيقي كان واعي لعيستا يعني من أو بنمونا ظلم من لسويت هم أو أنا لسويت دزان أو دوبر كنال برنامج بناو بانجي وبدرا جران سكرينجو كلا فاكتا ليك وصار كنال إكس همان شتا رحمن غريب براسي بيد بلام سنتري مترو أنقول أنا وشارترو أو ترن دي الزين بأيما ددان لبري أو إذا تشجيع معهم بكن لبري أو إذا صفي أيما رابوستن كان سباسي عندك كان بومنيش يعني إذا أنا أنكرت دي إدانة إما معناه دكي وتسوارش دكي وأو جنزانة كسيانة عنقوتي الرجنا منسين تحدادك باشا تحدادك فقير أنا وأجوش عنقوت بي زي سرنزو رخنية ني بلاي كودك ريسروك حزبك بو أستنزما ريبراتي ولاد دكاتن تبي رخنا لو جنزانة بقري كلوت كي بويرين هاوري أن هموتان دبينن لو سوشيال ميديا تيك توك نازمسي للسويد انتخاباتها كرجي رشيه من نور رجعنا كرجي جنزي رشيه للسويد يقيسروا كريستين ديمقراط ومودرات وسوشيال ديمقراط هم أنا دقريسة سزادة بيد على رئيسي للسرقوي هذا جنز هيز كنال إني برنامج كله خوي فيشكا جنز كان سزادة تش سياسة كان ده من قصيان نقلدك من نازانم أوهمو باسا وتقيد وروتين واشتقي زوانا نتسيد بالنوا خلق
دەنجی ناگاتە بەرپرس لە کوردستان هیچ ئەوەیەکی نییە شەفافیەتێک نییە بەش قسە دەکەم ئەڵێن بەڵگە کاکە بەڵگە لە چێ بینم چێ بەڵگەی هەیە دزی دەکرێتن بەڵام بەڵگە بەوە دەبینین 8 ساڵە بودجە نەچووتە حکوومەت بەڵگە بەوە دەبینیم مەسرور و پاڤێل و قوباد و نێسیر و ئەمر و زەید بە ملیارە خانی گەورە 50 سەیارە هەموو مەسوولەکان دەبینی کاکە معاشی 30 ملیۆنە کەچی 20 سیارەی لە پێش ئەوەیە خانی هەیە های لایف دەژین تۆ بەڵگە لە چێ بینی بەڵگە لەو ئەوروپایی 100% نییە کە شەفافیەت هەیە کە بودجە و دەخلی هەر هەمومان لە نێت هەیە تۆ دەی دەتەوێ ئەڵێ بەڵگە کاکە و لە وڵاتی دیکتاتۆری چۆنە من لەگەر هەیە قسە دەکەم دەرێ بەڵگە چییە باشە من قوڕیچێ بەسەر خۆکەم ڤیدیۆ لۆ بینم کو سەردەشیان تیرۆر کرد کو کاوە تیرۆر کرا چ بەڵگە هەیە سەردەش کاوە و سۆران و ویداد و ڕەوف کامل و ئەوانە تیرۆر کرد چ بەڵگە هەیە بەڵام هەمومان دەزانین هەموو تیرۆرانە ئەوەیە هەمومان دەزانین دزیەکان مەسئولێک لە کۆڵانەکەتە تا دوێنێ نەبوو بۆ پارتی وێچێتی یان نەبوو بۆ بەرپرسێک نانی نەڵ ناینە بووە ئێستاکە شاپ لە پارە دەدا ئەگەر ئەوە دزی نەبی چیە بەس لەکوێ بەڵگە بینی من دەزانم تەشیر ناخۆشە لەوێ خۆمان قوربانی تەشیرین بەڵام بێڕەوشتیشە تۆ لە کوردستان بتەوێ بە پێوەری ئەوروپا ئەوە بکەی هەزاران بەڵگەش بڵاو بووە درایتە دادگاکان خۆیان ناشەفافن دادگاکان خۆیان کۆیلەن سنتەری ڕۆژنامە نووسەکان خۆیان بەشەکەن لەو ئەوە پاشکۆیی دەسەڵات من تێناگەم لە بڕی ئەوەی ئابڕووی پاڤێل ببردرێ کە من دەستخۆشی لێ دەکەم کەسێکی سادەیە کە دەستخۆشی لێ دەکەم بەخۆ بە قوبادی برای جوابی گەنجێک دەدەنەوە بەڕاستی ئەوەیە لە چاو مەسرور و نێچیریکە وەکو فیرعەونێک ئەوەنە بەڵام لەگەڵ ئەوەش نابێ ئەو زمانەیان هەبی نابێ ئەو زمانەیان هەبی ئەوان سەرۆک حیزبن هاوڕێ من بۆکو هەموو ئەوانە شەوێک بە منیان گوت باڤل ببوورە باڤل دوای 11 ئەوروپا لۆی بکە باشە لۆم کرد گلەی لێ کردم ئەوە جێ لێیە دەنکەش هەیە لۆ هەندە برادەش تۆ ڕاست دەکەی داوای لێ بردن لێ دەکەم جوان نییە بەس بە منیان گوت ئەو کاتە چۆلە ئەتوانی قسەی لێگە بکەیت 11 کوردستانیش بووە کە هەندە درەنگ نییە لە کوردستان ینی بەجددیەکی ئەوروپا نییە لە ئەوروپا دوای نۆنی و ئەو پەڕیدا شتێکی جوان نییە وەجاریتی قسەم لەگەڵ باڤل کردیە زۆر بە ئاسایی بوو وتی لەگە سکرتێرەکەم قسە بکە بڵاویشمان کردەوە وتم نایکەم لەگە تودمە بۆیە تکایە مەیکەنە ئەوە ڕەخنە لە باڤل بگرن ڕەخنە لە هەر بەرپرسێک بگرن گەنجێک هەڵە دەکە جودایە لە چاو ئەو مەسئولە سیاسیانە و ئابڕوو چوونەکە لە بۆ سنتەری میترۆ کە لە بڕی ئەوەی ئیدانەی ئەو زمان ئاسنزمەی باڤل بکە دەچی ڕەخنە لەو گەنجانە دەگری هاوڕێیان ئەو خەباتە کاریگەری زۆر گەورەی هەبووە دەرکەوت من بە هیوام گەنجەکان دوورکەونەوە لەو زمانە وشە زبرانە بەڵام بەردەوام بن و بەسئولەکان ئیجبارە جواب دەنەوە لەبەر ئەوی نوێنەری ئەوە بەرپرسی باڵان وڵات بەڕێوە دەبنەوە نازانین کو بیانگەیە شێوەیەکە لە فشار لە تووڕەیی لە گەیاندنی پامەکان لە ناڕەزاتیەکان ئەوانەیەشم گوتم وەکو باسم کرد ئاگایان لە دنیای گلۆبالیزم نییە بەرتیلە بە پارتی وێچێتی دەدەن سەرکەوتن هەر بۆ ئێمە بەردەوام دەبین نەو خەباتە